مرۆڤ هەر لە سەرەتای دروستبوونیەوە هەتاوە ڕۆژەی دەمرێ بە دوای ئاسوودەی یادەگەڕێت یاخود بە دوای شتێکدا دەگەڕێت کە ئاسوودەی بکات و مرۆڤەکانیش جیاوازن هەرێکێکمان ڕەنگە ئاسوودەی خۆمان لە شتێکا ببینینەوە بۆیە هەمیشە ئەو پرسیارە دەکرێت کە بەڕاستی ئاسوودەی چییە مرۆڤ چۆن دەتوانێت بەدەستی بهێنێ یاخود ئەو شتانەش چین کە ئاسوودەی دەکەن باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا کەمال دەسان ڕاهێنەری گەشتپێدانی مرۆیی مامۆستا بەخێر بێت کەمال خۆشحاڵم کە لەمە ڕامەیە بەشدارم لەگەڵ جەنابتانە سپاس بۆ بەڕێستان مامۆستا مەبەستمان چییە لە ئاسوودەی یاخود ئاسوودەی چییە؟ خۆی وشەی ئاسوودەیی بەڕای من وشەیەکی زۆر بەهێز و بەپێز و چێژبەخشە یعنی کواڵیتی وشەی ئاسوودەی کواڵیتێکی بەرزی هەیە و وشەیەکی مقەدەسە پیرۆزە و زۆر گرنگ و بەهادارە ناوەتە نرخێکی زۆر گەورەی هەیە بۆ بەدەستێنانی ئاسوودەیی کاتێک کە شتێک کواڵیتی بەرز بێ و زۆر بەقیمەت بێ بە ئاسانی بە سادەیی بەدەست نایەت هەموو شتە بەهادارەکان هەموو شتە بەقیمەتەکان هەموو شتە گران بەهاکان دەبێت تێبکۆشی کاری جدی بۆ بکەی هەوڵی بۆ بدەیت تاکو بەدەستی دێنی ئاسوودەیی وشەیەکی زۆر گرنگە وە پەیوەستە بە ڕۆحی مرۆڤەکانەوە و مرۆڤ بە درێژایی مێژوو لە کۆنەوە تاکو ئێستا ینی بە درێژایی بێژووی مرۆڤایەتی هەموو مرۆڤەکان وێڵن بە دوای بەدەستهێنان و فەرامکردنی ئاسوودەیی کە لە ژیاندا ئاسوودەیی تەوان ڕۆحی مرۆڤ ئاسوودە دەبێت چێژت پێدەبەخشێت هەموو مرۆڤەکان وێڵن بە دوای ئاسوودەیی تاکو بتوانن بەدەستی بێنن بەڵێ مامۆستا کەمال ئاسوودەیی توانی بڵێن ڕازیبوونە بەوەی کە هاتە یاخود هەڵدانە بۆ ئەوەی ئەتەوێ بەدەستی بێنی پرسیارێکی جوانە زۆر جار قەناعەت کەیسان قانع بێت بەو شتانی کە خوای گەورە پێی بەخشیوە و توانیوتی بەدەستی بێنێ خودی خۆی ئاسوودەیی بەدەست دێنی فراهەم دەبێت بەڵام زۆر کەس هەیە بەردەوام سەرکێشی دەکات هەوڵی جددی بەرەو سەرەوە بەرەو زیاتر ئەو کە بەدەستی هێناوە ینی بۆی فراهەم کراوە بۆ بە خاوەنی کۆمەڵێک شتی زۆر باش بەوە ڕازی نابێت هەرگیز بەوە ڕازی نابێت لەوە زیاتری پێویستە لەوە زیاتری دەوێت بۆیە بەردەوام ئاسوودە نییە لە ڕاوچێدایە زیاتر کۆشش دەکات بەڕای من مرۆڤ کاتێک ئاسوودە دەبێت کە بتوانێت ئاسایش بۆ ڕۆحی بۆ دەرونی دەستەبەر بکات هەر کاتێک مرۆڤ ڕۆحی دەرونی ناخی ئاسایشی هەبوو ئاسایشی ڕۆح ئاسایشی دەروون ئاسوودەیی دەستەبەر و دابین دەکات بۆ مرۆڤەکان بەڵێ مامۆستا کەمال چۆن بەدەستی بهێنین یعنی زۆر جار مرۆڤ ئەوەندە لە ژیانێکی جەنجاڵ و نەخۆشدا دەژیان ئەوە تا ئەوەندە بیر لەو شتانی دەوروبەری دەکاتەوە لە ڕوودا و نەخوازراوانی کە لە ژینگەکەیدا ڕووی دەدا ئەوەی بیرەچێتەوە کە ئاسوودەی چی ئەسڵن یعنیان هەر بیری لێ ناکاتەوە کاتە ئێمە چی بکەین بۆی ئەو ئاسوودەیە بەدەست بهێنین بەڕای من کۆبوونەوە لەگەڵ خودی خۆت کۆبوونەوە لەگەڵ ڕۆحی خۆت تۆ بۆی کە باش خۆت بناسی بزانی چیت دەوێ لەم ژیانە تۆ چیت دەوێ و بۆ چ مەهامەیەک دروست کراوی و ئەرکی تۆ چییە واجباتی تۆ چییە بەرپرسیارەتی خۆت بزانی بەرامبەر بە خۆت بەرامبەر بە ژیان بەباشی خودی خۆت بناسیت بزانی چیت دەوێت و ئەو شتانی کە بەلاتەوە گرنگە هەوڵی بۆ ئەی تاکو بتوانی بەدەستی بێنی ئاسوودەیی وا دروست دەبێت چۆن بەدەستی بێنین بەو شێوازەی کە تۆ لەگەڵ ڕۆحی تۆراوی خۆت ئاش بیتەوە واتە کۆبنەوە لەگەڵ ڕۆحی خۆتا بکەی واتە خودی خۆت بەباشی بناسی و هەوڵ بی بۆ ئەو کارانەی کە پێویستە تۆ ئەنجامی بدەیت واتە هەستکردن بە بەرپرسیارەتی ئەرچی بەرنامەی ڕۆژانەی خۆت ئەگەر بەباشی ئەنجام بدەیت بەو شێوازەی کە ئاسایش بەرقەرار بێ بۆ دەرونی تۆ بۆ ڕۆحی تۆ ویژدانت ئاسوودە دەبێت دڵت خۆش دەبێت دەتوانی ئاسوودەیی بەدەست بێنی بەو شێوازەی یەکەم جار خودی خۆت بەباشی بناسی و کاری جددی بۆ بکەی و هەموو شتانی کە پۆزتیڤە لە ژیاندا سوود بەخشە بتوانی بەدەستی بێنی و لە هەموو شتە نێگەتیڤەکان نەرێنەکان خۆت دوور بخەیتەوە من پێم باشە دواتر باسی بکەین چۆن ئاسوودەیی لەدەست دەدرێت بە چۆن بەدەستی دێنی و چۆن بتوانین ئاسوودەیی بۆ تەمەنێکی درێژ زۆر باشە لەگەڵمانە مامۆستا کەمال بەستنەوەی
ئاسوودەی بە دەستهێنانی ئامانجێکی دیاری کراوە وامان لێ کار ڕێی بەدەستهێنانی ئاسوودەیمان لێ هەڵەبێ دوایەوەی ئامانجەکەش بەدەستێنی ڕەنگە ئاسوودە نەبین. خۆی مرۆڤ پێویستە هەموو مرۆڤێک پێویستە ئامانجێکی هەبێ، خەونی گەورەی هەبێ، ئامانجی هەبێ، بۆ ئامانجە تۆ ستێپ بای ستێپ هەنگاو بە هەنگاو بە جددی کاری بۆ ئەەکەی، قوربانی بۆ ئەدەی، هەوڵ ئەدەی، ئیش دەکەی تاکو بگەی بە ئامانجەکەی خۆت. گەیشتن بە ئامانج واتە سەرکەوتن. ئاسوودەیی پەیوەستە بە سەرکەوتنەوە. ئەگەر مرۆڤ لە هەر کاتێکە لە هەر پرۆژەیەکە لە هەر بەرنامەیەکی کاری ڕۆژانەی خۆیدا سەرکەوتن بەدەست بێنێ، ئاسوودەیی بۆ خۆی بەدەست دێنێ لە هەمان کاتەوەدا ئاسوودەیی فراهەم دەبێت. گەیشتن بە ئامانجەکان لە هەمان کاتدا بەدەستهێنانی ئاسوودەییشی باشە بەمەرجە و ئامانجەوەکو خۆی لەمسیکەی هەستی پێ بکەی بەرکەوتی باشت هەبێ. بەو شێوازە ئاسوودەیی پەیوەستە بە شتە پۆزتیڤەکانەوە بە خەسڵەتە پۆزتیڤەکانەوە واتە دڵسۆزی، وەفاداری، سەرکەوتن، بەخشین، کاری خۆبەخشین، هەموو ئەم کارە خێرخوازیانە کاری مرۆڤایەتی مرۆڤ بوون ئاسوودەیی فراهەم دەکات بۆ ئینسانەکان. بەڵێ یعنی مەبەستم ئەوە بوو گەیشتن بە ئامانجەکان یەکسانە بە ئاسوودەییان نەخێر ئاسوودەیی بابەتێکی ترە گەیشتن بە ئامانجەکانیش ڕەنگە یەکێک بێ لە هۆکارەکانی گەیشتن بە ئاسوودەیی. ئاسوودەیی با من چۆن پێک بڵێم بەردەوام لەگەڵ مرۆڤەکانان نامێنێتەوە، مۆقەتە، کورت خایەنە، وەکو کۆترێکی سپی لەپڕ هەڵدەفڕێت، زۆر ناسکە، بە ئاسانی ئاسوودەیی تێک دەچێت، بە ئاسانی ئاسوودەیی دەشکێت، ورد و خاش دەبێت. هەموو بەرکەوتنێکی خراپ، هەموو هەواڵێکی خراپ، هەموو هەنگاوێکی ناڕاست ئاسوودەیەکانی مرۆڤ خراپ دەکات و تێکی ئەدات. بۆ نمونە هەموو کارەساتە سروشتیەکان، گەیشتنی هەموو هەواڵێک، هەموو مەسجێک کە ڕۆحی تۆ بریندار بکات، ئیحساسی تۆ بریندار بکات، ئاسوودەیی تەرە دەبێ، ئاسوودەیی دەفڕێت، جێت دەهێڵێت، نامێنێ. ئاسوودەیی مۆقەتە، هەندێک جار پەیوەستە بە ڕۆحی مرۆڤەکانەوە بە بەردەوامی، بەڵام هەندێک جار میوانی تۆیە و بەس میوانەکە هەندێک جار زۆر دەمێنێتەوە لای تۆ، هەندێک جار بە ئاسانی دەڕوات و جێت دەهێڵێت. باش ینی ئاسوودەی نەبوونی گرفتە، نەبوونی کێشەیە، نەبوونی ماندووبوونە، هیلاکیە، جەنجاڵیە، یانی ژیانی هەرێکێکمان ئەوەی تایە ئەگەر بێت و چاوەڕێ ئەو بکەین کە کێشەمان نەبێت لە ژیانایە خۆت هەمیشە بارودۆخەکە و کۆ بێک ئێمە بین ئایا ئاسوودەی بدەسێنین؟ وەکو باسمان کرد ژیانی ئەمڕۆی ئێمە لەناو کۆمەڵگەی کوردی لەناو هەرێمی کوردستان و لەسەر ئاستی هەموو دنیا هەموو مرۆڤەکان بەگشتی کە وێڵن بە دوای ئاسوودەی کاری جددی بۆکەن، هەوڵی بۆ ئەیەن، ئیشی بۆکەن، قوربانی بۆ ئەدەن بۆ ئەوەی کە سەرکەوتن بەدەست بێنن لە ژیانی خۆیاندا و ئاسوودەی فراهەمکەن. ئاسوودەیەک و بۆم باس کردی، ئاسوودەی بە بەردەوامی لەگەڵ تۆیان نامێنێتەوە، میوانێکی ناوەختە لەپڕ دێت و لەپڕ دەڕوات جێت دەهێڵێ. واتە هەموو کارەساتێک، هەموو ئەگەرێکی خراپ، هەموو کارێکی نەگەتیڤ، هەموو هەواڵێکی ناخۆش ئاسوودەیی تۆ کۆتایی پێدێنێ. بەڵام بۆی کە مرۆڤ بتوانێت ئاسوودەیی دەستەبەر کات و دابینی کات ئەوەیە کە باوەڕی بە خودی خۆی هەبێت و پەیوەندیشی بەهێزی لەگەڵ خودای گەورە هەبێ، بەو شێوازەی کە ئەم پردە ئەم ڕایەڵێ ئەم پەیوەندی کە دروست بوو لەگەڵ خودای گەورە تۆ زۆربەی کاتەکان هەست بە بەختەوەری بە ئاسوودەیەکی بەردەوام دەکەیت، چونکە هەموو کاتێک تۆ پێویست بە هاوکاری هەیە، پێویست بە یارمەتی هەیە، کاتێک دەزانی قودرەتێکی گەورە، هێزێکی گەورە، پەروەردگار پاڵپشتی تۆیە، هاوکاری تۆیە لە زۆربەی کاتە خراپەکانی ژیاندا، لە هەموو کاتە ناخۆشەکانی ژیانیشدا، کاتێک کەشتە باشەکانیش لەدەست دابێ، هەموو شتە بەهادارەکانت لەدەست دابێ، لە ژینگەیەکی ناخۆشدا بژیت، ئێش و ئازارێکی زۆریشت هەبێ، بەڵام ئەگەر پەیوەندێکی ڕۆحانی بەهێزە لەگەڵ خودای گەورە هەبێ، بەو شێوازەی کە دڵ و ڕۆحت پاک بێت، زۆربەی کاتەکان لە ژیانتا بۆ ئەبەدی تا مردن تۆ هەست بە مرتاحی دەکەی، هەست بە ئارامی دڵ و ڕۆحت دەکەی، هەست دەکەی پاڵپشتێکی زۆر معنەوی گەورەی بەهێزت هەیە. بۆ ئەو کەسانەی کە بە شێوازێکی فەیک ئاسوودەیی بۆ خۆیان فراهەم دەکەن بە شێوازێکی ڕووکەشی، ئەوانەی کە پەیوەست نین بە خودای گەورەوە و ڕۆحیان تۆڕاندووە و خودای گەورە وەکو پێویست
خۆشەویست نییە لای ئەوان نایناسن زۆربەی کاتەکان لە دوودڵیا دەژین لە ترسا دەژین حاڵتێکی سترێسیان هەیە و دایما شک و گومانیان هەیە لە هەموو شتە باشەکانیش گومانی خراپ دەکەن بەڕای من پاکردنەوەی دڵ و دەرونی خۆت و دروستکردنی ئاسایشێکی بەهێز بۆ ڕۆحی خۆت بۆ دەرونی خۆت دەتوانی ئاسوودەیی بەدەست بێنی لە زۆربەی ساتەکانی ژیان تا لە ئێستەوە بۆ داهاتوو و پلانی باشت هەبێت کە ئەم ئاسوودەیە کە بەدەست هێناوە تا ڕادێکی باش لەگەڵ تا بمێنێتەوە و لە دەستی نەدەی باشە مامۆستا کەمالیانی ئەمەی بەدەست بنەوەی و هاوشێوەکانی بەڵێ بۆ تاکێکی کورت ڕۆژانە چەند هەنگاو لە ئاسوودەی دوورمان خاتەوە ڕۆژ نییە لە یەکێک لە پارچەکانی ئەم نیشتیمانە زامێکی قوڵ لە دڵمانە دروست نەکاتەوە ڕۆژێ لە کۆڵانی فلان پارچەی نیشتیمان خوێنە ڕۆژێ لەژێر دار و پردووی فلان پارچەی تری نیشتیمان مناڵەمرێ من چۆن ئاسوودە بم ینی ئەکرێ کوردبی و ئاسوودەبی ئەمە بە ئاوا بڵێم ئەمڕۆ دنیای تەکنەلۆژیا و سۆشیال میدیا فاکتەرێکی بەهێزە بۆ زۆربەی کات بۆ لەدەستدانی ئاسوودەی بۆ خراپکردنی ئاسوودەی بۆ وێرانکردنی ئاسوودەی بۆ شکاندنی باشە بۆ چونکە تۆ بەردەوام لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانی فەیسبوک و ئینستاگرام تۆ بەردەوام زۆربەی کات هەواڵی ناخۆش دەبیستی هەواڵی ناخۆش دەبیستی ئەو هەواڵانی کە دروستە بن جەنگە شەڕە نەبوونیە هەژاریە مردنە نەخۆشیە کارەساتە سروشتیەکانە هەموو ئەوانی کە بە بەردەوامی ئەو هەواڵانی بە تۆ دەگات و تەماشای دەکەیت کە تۆ پەیوەستی بە سۆشیال میدیاوە ڕۆژانە تۆ ئاسوودەیی لەدەست ئەدەی بەڕای من مرۆڤ چۆن دەتوانێت ئاسوودەیی بەدەست بێنێت بەو شێوازەی لە هەموو ئەو هەواڵە ناخۆشانەی کە دێتە بەردەسی بتوانێت خۆی لێلا بدات نەک بەو شێوازی کە بێ ئاگا بێ لە هەواڵەکانی دنیا لە گۆڕانکاریەکانی دنیا بەبەسم لەوەیە هەیە بە تایبەتی ئەگەڕێت بۆ هەواڵە زۆر ناخۆشەکان چۆن بۆ فیلمە ترسناکەکان بۆ حەدەسە جارێک بڕەکان بە دوایدا ئەگەڕێت ئەمانە کاتێکە لە مێشک و دڵی مرۆڤەکانە سەیف دەبێت کۆ دەبێتەوە بەردەوام ڕۆح و دڵت ئازار ئەدات بریندارت دەکات بێتاقەتت دەکات ڕەشبینت دەکات ڕۆیات دەگۆڕێ ئاراستەکانی بیکردەوەکانت دەگۆڕێ بە شێوازێکی تر بۆی کە تۆ بتوانی ئاسوودەیەکی باش بەدەستبێنی تاکو بتوانی بە دوای هەواڵە خۆشەکاندا بگەڕێی ئەو کەسانی کە چۆن سەرکەوتنیان بەدەستێناوە و چۆن گۆڕانکاری گەورەیان لە ژیانی خۆیانە دروست کردووە کاتت تۆ دەتوانی سۆشیال میدیا تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوازێکی پۆزتیڤ بەکاربێنی سوودی لێ ببینی و دەتوانی بە شێوازێکی نەرێنی نێگەتیڤ بەکاری بێنی کە ئاسوودەیی تۆ بە تەواوەتی وێران دەکات. باشە کێ ئاسوودەیمان بۆ بەدەست ئەهێنێ خۆمانینیان ئەوە تا زۆر جار پێویستمان بە کەسی بەرامبەرمانە چکە بمانەوێ نەمانەوە کەسانێک ئاسوودەی خۆیان بە بەرامبەرەکانەوە بەستنەوە گەیشتن بە کەسێکە یاخود کەسێکە لە خێزانێکی کە زۆری خۆشەوی ئەگەر بێت ئەم کەسە نەمێنێ لە ژیانیایی تر تەواو هیچ کەسێک خاتونی بەڕێز هیچ کەسێک جگە لە خودی خۆت ناتوانێت ئاسوودەیی بۆ تۆ دەستەبەر و دابین کات خودی خۆت دەتوانێت ئاسوودەیی بۆ خۆت فەڕاهەم بکەیت بەو شێوازی کە تۆ ویژدانە ئاسوودە بێ دڵێ ئارام بێ مێشک ساف بێ ڕۆحێکی پاکت هەبێ ڕازگۆبی لەگەڵ خودی خۆت ڕۆحی بریندار و تۆرای خۆت ئاشکەیتەوە کۆبنەوە لەگەڵ خودی خۆتا بکەی خۆت بە باشی بناسی بزانی بۆچی دروست کراوی چی دەکەی و چی دەوێ و دەتەوێت چی بەدەست بێنی تەنها خودی خۆت دەتوانیت شخصی خۆت بە تەنها دەتوانی ئاسوودەیی بۆ خۆت دەستەبەر و دابین بکەیت هەندێک جار کەسێک دەتوانێت یعنی ڕەنگە ببێتە فاکتەرێک هۆکارێک بۆی کە ئاسوودەیەک بە تۆ ببەخشێ بەڵام ئەمانە زۆر کاتیە زۆر دەگمەنە بە شێوازێکی گشتی هەندێ مرۆڤ جاری وایە لەو پەڕی تەنهاییدا ئاسوودەیە لە زیندانە ئاسوودەیە لە ژینگەیەکی زۆر ناخۆش و ترسناکدا ئاسوودەیی پەیوەستە بە ڕۆحی مرۆڤەکانەوە بە دڵ و دەرونی مرۆڤەکانەوە بە ناخی مرۆڤەکانەوە بە هەست و ئیحساس و مێشکی مرۆڤەکانەوە تۆ دەتوانی ئاسوودەیی بۆ خۆت دروست بکەیت بەو شێوازەی کە چۆن بتوانی مامەڵەکی تەندروستی لەگەڵا ئەنجام بدەیت بەڕای من خودی خۆت دەتوانێت ئاسوودەیی بە خۆت فەراهم بکەیت بەس خۆت بەتەنها ماوەستا کەمال ڕەنگە کەسانێکە بن ئێستا گوێ لە بەڕێزت بگرن ماندوو بوون بە ئامانجەکانیان گەشتون توانیویانە دەرونی خۆیان خاوێنکەنەوە دەرونێکی بێزیانەیە گەیشتونتە لێوارەکانی ئاسوودەییان با بڵێن ئاسوودەن چی بکەن ئەو هێلانەیان نەشێوێت چی بکەن ئەو میوانە ناوەختەی وەک باست کرد نێڵن بڕوا بیکەنە میوانی هەمیشەیی خۆی ئاسوودەیی
سەدان هزار ڕەنگی جیاوازی هەیە خودی ئاسوودەی بێسنوورە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەگۆڕێت بە پێی جیاوازی ئامانجەکانمان بە پێی جیاوازی بیکردنەوەکانمان بە پێی جیاوازی خەونەکانمان ئاسوودەی لە کەسێکی ترەوە بۆ کەسێکی تر فەرقی هەیە زۆر کەس هەیە بۆ نمونە منی سەوڵان پرسیارەکەی بەڕێز بدەمەوە بە خوێن ڕیشتن ئاسوودە دەبێت بە دەنگی فیشەکەکان دڵخۆش دەبێت بە بۆنی باروت ئاسوودە ئەبێ بە سزادانی کەسێک بە کوشتنی کەسێک بە تۆڵەکردنەوە ئاسوودە و بەختەوەەر دەبێت زۆر کەسەیە بە ئازاردان و کوشتنی گیاندارەکان پەلەوەرەکان باڵدارەکان ئاسوودە و بەختەوەەر دەبێت چێژ لەوە دەبینێ ئەو شتێک کە چێژ بە ڕۆحی و کەسەت دەبەخشێ بەڵام بە پێچەوان و قستانێکی تر هەیە بە بەخشین بەکاری مرۆڤایەتی بە خێرخوازی بەکارە زۆر باشەکان ئاسوودە دەبێت کە ویژدانی دەحەسێتەوە باشە بەڵام ئەو شێوازەی کە ئەو پرسیاری جەنابەت کرد چۆن ئەم ئاسوودەیە کە بۆتە میوانی ئێمە چۆن بیپارێزین بەڕای من قەدری بزانی نرخی ئەو شتە بزانی کە بەدەست هێناوە لە دەستی نەدەیت چۆن بەدەست هێناوە چۆن بتوانی پارێزگاری لێ بکەیت لە مەفهومیەوە بە باشی تێ بگەیت بۆی کە ئەو میوانە دایما میوانێکی بەردەوامێ جێت نەهێڵێ نەڕوات قەدری بزانی بەهای بزانی ئەو شتانی کە خوای گەورە بە نیعمەت بە تۆی بەخشیوە کەم تا زۆر هەمویان گرنگن پێویستن بە نرخن بەهادارن نابێت تۆ لە دەستیان بدەی هەوڵبەی لە دەستیان نەدەی چونکە قەدری شتێک کاتێک دەیزانی کە تۆ لە دەست داوە بەڕاستی بۆیە هێشتنەوەی هەموو شتە باشەکان و لە دەست نەدانی و پاراستنی و هەستکردن بە بەهاو نرخی هەموو ئەو شتانەی کە بەدەست هاتووە بیان پارێزی دەتوانی ئاسوودەی تا ڕادێکی باش بۆ زەمانێکی دوور بهێڵیتەوە میانێکی خۆشەویست بێت و لەگەڵ هەرێکێکمانێمە لەم کۆمەلگایە ژینەیمانوێنەمانێت لە مناڵیەوە هەندێک شتات تێپەڕ بووین تا گەورە بووین ئەوەیە کە ئێمە لەسەر بەهیوایی تا ڕادێکی زۆر پەروەرداکرێن یعنی هەر لە مناڵی پێمانەوترێ تویش داهاتوێکە نییە وڵاتەکەت باش نییە خوێندنەکەت هیچی تیا بەسەر نابێت ئیشت دەست ناکەوێت کە گەورە بووین چۆن مناڵ پەروەردە بکەین هەر لە منداڵیەوە هیوایەکی بۆ دروستکەین ئاسوودەیەکی بۆ دروستکەین یعنی بۆچی نابێت چش لە هیچ شتێکی ژیانمان ببینین هەمیشە جۆرێک لە بەهیوان بوون ڕومانتیەکە تەفاعول گەشتبینی بۆ ژیانی مرۆڤەکان پێویست و گرنگە کاتێککە ئینسان بە تەواوەتی وێران دەبێت ئەو کاتێکە ڕەشبینەکە بێهیوا بێت نائومێد دەبێت کە هیوای لە دەستدا ئەو کاتە بەرتەواتی ڕەشبین دەبێت هیچ شتێک تام و چێژ بەو نابەخشێت هەموو شتێک لای ئەو ڕەنگی ڕەشە ناتوانێت مامەڵێکی تەندروست بکات لەگەڵ هیچ شتێکە بۆیە مناڵەکانمان چۆن پەروەردەکەین لە سەرتاوە بەڕای من هەموو شتە تەندروستەکان هەموو شتە پۆزەتیڤەکان کە سوود بە پەروەردەی ئەو مناڵە دەباشێت کارێکی وا بکەین لەگەڵ ئەو مناڵەیە گەورە بێت و تێکەڵ بە هەست و ئیحساس و ڕۆحی مناڵەکە ببێت و کاتێکە گەورەش دەبێت پەروەردە گرنگە بۆ پرۆسەی ژیانکردن بۆ مرۆڤەکان بەگشتی بە تایبەتی لە سەرەتاوە بۆ مناڵێک تاکو دەچێتە قۆناغەکانی لەسەر ئاسوودەی پەروەردەبین تا ڕادەیە بەڵێ بەڵام باشترین شت ئەوەیە بەڕای من خوێندنەوەی کتێبەکان بەشداریکردن لە کۆرسە زانستی و ئەکادیمیەکان پرس و ڕاوێژکردن بە کەسە زۆر باشەکان ئەوانی کە ئەزمموی گرنگیان هەیە ئەوانی کە ئەرشیفێکی دەوڵەمەندیان هەیە و ئەزممویی بەهێزیان هەیە ئەوانی کە کەسانێکی بەهێزن لە ناو ژیاندا بەرکەوتنیان زۆر بووە لەگەڵ هەموو فیگەرەکان پرس و ڕاوێژ بەوان تێکەڵبوون لەگەڵ ژیانی ئەوان ناسینی خەسڵەتەکانی ئەوان تا ڕادێکی زۆر ئاسوودەی بە مرۆڤەکان دەبەخشێ و دەتوانی ئاسوودەی فەراهم بکەی بۆ خودی خۆت بەو شێوازە مامۆستا کەمال ینی بینەرەکانی ئەمە ڕەنگە هەموو جۆرێک لە ئایدیا و فکر سەیری ئەمە بکە ڕەنگە هەزاران کەسە من زۆر ئاسوودە بن و بێ باوەڕیش بن بەڵام بە گشتی بۆ زۆرینەیە کە لەم کۆمەلگایە قسەکەین باوەڕ بوون بە ئاین لە کۆمەلگای ئەمە زیاتر مسلمان و کەمێک کریستیانمان هەیە تا چەند هۆکارە بۆی مرۆڤ ڕازگۆ بێ لەگەڵ دەرونی خۆیان ئەو هەموو نهێنیی کە شاردوویەتیەوە لە ناو داوێتە دەستی دەرونی یا بەدڵنیایەوە دەرونیش نائارامە بێ بۆی تۆ نەزانی ئەو نەزانێ ئەو نەزانێ وا ئەکاکە بەڵام باوەڕدارەکان تۆزێک دەرونیان ئارامترە یان باوەڕبوون بە ئاین تا چەندێک هۆکارە بۆی مرۆڤ بەرەو لێوارەکانی ئاسوودەی بێرەوە بلا ئاسوودەیەکی هەمیشە یا بێڵێتەوە ئەگەر بە شێوازێکی زانستی بە شێوازێکی لۆژیکی لە مەفهومی خودی ئاین بە تایبەتی ئاینی ئیسلامی پیرۆز
بەباشی مرۆڤەکانەکە بتوانێت ماڵەڵکی تەندروستی لەگەڵا بکەوە باش لێی تێبگات بچێتە ناو قۆڵایی هەموو بابەتەکانەوە دڵنیایی بەدەست دەهێنێت ئینسان کاتێ ئاسوودە دەبێت کە دڵنیا بێت دوو دڵ نەبێت ئەو کاتە ڕۆحی ئاسوودە ئەبێت کاتێک کە تۆ دەزانی پەروەردگار هێزێکی ئیلاهی گەورە پاڵپشتی تۆیە بەخشندەیە نهێنەکانت دەپارێزێت تۆی خۆش دەبێت لەسەر جەم گوناحەکانت خۆش دەبێت کاتێک کە تۆ پەنای پێدەبەی کاتێک کە تۆ نزا دەکەی کاتێک کە تۆ داوای لێخۆشبوون دەکەی پەشیمان دەبیتەوە لە هەڵەکانت هەموو کار و کردەوە خراپەکانی ڕابردووشت بە چاکە بۆ حساب دەکات و پاڵپشتی تۆ دەبێت هاوکاری تۆ دەبێت تۆ بە تەواوەتی ئاسوودەی دەچنیتەوە دڵنیا بوون زۆر گرنگە بۆ ڕۆحی مرۆڤەکان ئەوەی کە ئینسان دەکوژێت ئەوەی کە تۆ گومانت هەیە لە هەموو شتەکانی چوار دەورەت متمانت بە کەسانی چوار دەورەت نییە گەورەترین متمانت بە خودای گەورە هەیە دەتوانیت تۆ لەگەڵ خودای خۆتا قسە بکەی پەیوەندیی بەهێزی ڕۆحانی لەگەڵدا دروست بکەی بۆی کە وەڵامی هەموو پرسیارەکانی خۆت وەردەگریتەوە دڵنیایی بچنیتەوە دڵنیابوون بەشێکی گرنگە بۆ هێشتنەوەی ئاسوودەی ڕۆحی مرۆڤەکان بەڵام کاتێک کە ئێمە متمانە لەدەست ئەدەین و متمانە بە کەسانی چواردەوری خۆمان ناکەین لە هەموو شتێک بەگومانین هیچ کات ئێمە ناتوانین ئاسوودە بین بە شێوازێکی بەردەوام بەڵێ زۆر سپاس دەکەم مامۆستا ئێمە دەرفەتمان نەما سپاس بۆ کاتەی بێمت بەخشی سپاس بۆ مامۆستا کەمال دەستان ڕاهێنەر من زۆر خۆشحاڵ بووم سپاس دەکەین کە لەم بەڕامەیە بەشدار بووم بە هیوای ئەوەی کە توانی بێتمان سوودێکمان بە کۆمەڵگەی کوردی بە شێوازێکی گشتی بەخشی بێ سپاس بە دڵنیایەوە مامۆستا کەمال گیان سپاس دەکەین دەست خۆش بێ